مرۆڤەکان بە دەرما چارەسەر. پێم سیر نییە زۆر واتە زۆر. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. بەرنامەی کۆوار بۆ ئەم هەفتەیەش کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری بۆ ئامادەکردوون. پێکەوە تەماشایان دەکەین و نووسەر و هونەرمەندەکان باس لە ئەزموونی خۆیان و نوێترین بەرهەمەکانیان دەکەن. نووسەر کامەران سوبحان دوو کتێبی نوێی خستە بەردیدی خوێنەران. یەکەمیان دوو ئەوروپای دوور دوور و ئەوی تریان بە ناوی گۆران سێبەری خەیاڵەوەیە کە لەبارەی بەرهەمەکانی شاعیری گەورە عەبدوڵڵا گۆرانەوەیە بە پشتبەستن بە زانیاری و بەڵگە و لێکدانەوەی لۆژیکی. گۆران و سێبەری خەیاڵ و دوو ئەوروپای دوور دوور ئەمە دوو کتێبی تازەی من کە لەم ماوەیە دەرچوون. دوو ئیشکردنی جیاوازن. یەکەمیان گۆران و سێبەری خەیاڵ ئیشکردنێکی منە کە چەند ساڵەکە لەسەر گۆرانی شاعیر ئیشم کردووە و کتێبەکە لە 37 پەنجەری جیاوازایە لە 37 گۆشەنیگای جیاوازایە لەسەر عەبدوڵڵا گۆران لەسەر سێ دیدگای جیاوازیە سێ پەنجەری شعری گۆران ئیشم کردووە. یەکەمیان شعرەکانی گۆرانە، دووەم خەیاڵی گۆرانە، سێم گۆرانە وەکو مرۆڤ. لە هەر سێ تەوەرەکە ئیشم کردووە کە ئەم کتێبە ئەزمموی زیاتر لە 2 ساڵ ئیشکردن بۆ لەسەر گۆران و ڕیسێرچ و گەڕانێک بۆ لەسەر گۆران، هەم گۆران لە ناو کتێبی کۆنی کوردیە، هەم گۆران لە ناو هاوتەمەنەکانیە، هەم گۆرانی جۆگو شاعیر بەڕاستی. ئیشکردنێکی منە بۆ گۆران وەکو شاعیرێک، ئیشکردنێکی منە بۆ گۆران وەکو قوتابخانەی تایبەتی شعر وەکو شاعیرێکی فرامۆشکراویش بەڕاستی. ڕاستە گۆران ئێمە زۆر شاعرمان لەبەرە، زۆر شاعری کراوە بە گۆرانی و زۆر ئیشی لەسەر کراوە، بەڵام بەم شێوەی کە من ئیشم لەسەر کردووە و بەم ڕووی و بەم زمانە گێڕانەوەیە ڕەنگە پێشتر ئیشی لەسەر نەکرابی یا کەم ئیشی لەسەر کرابێ. خوێنەرێک کە هیچ زانیاریی نەبێت لەسەر گۆران و مدەیەکی کەمە کتێبەکە دەرچووە، بەڵام ئەو فیدباکانی کە یەتەوە بۆم لە ڕێی تەلەفۆن و سۆشیال میدیا و کە پەیوەندیم پێوەکرێت کەس هەبووە ئەڵێ من هیچ زانیارێک نەبووە لەسەر گۆران، تەنها ئەوم زانیوە گۆران شاعیرێکی کوردی، هەر ئەو نەمزانیوە. بەڵام لەم کتێبیتەوە وەکو پێم وتی لە 37 پەنجەرەوە 37 وەجهی جیاوازی گۆرانی پیشانداوە. یعنی گەر تۆ خوێنەرێک بیت هیچ زانیاری لەسەر گۆران نەبێت، من گۆرانم بە 37 شێوە، یعنی لە 37 پەنجەرە 37 گۆشی گۆرانم نیشانی خوێنەرەکە. ڕەسوول سوڵتانی وەرگێڕ هاوشێوەی هاوڵاتیان بۆ ئەوەی تووشی ئەم ڤایرۆسی کۆڤید-19 نەبێت خۆی لە ماڵەوە کەرەنتینە کرد. هەرچەندە کاری سەرەکی ئەو نووسین و وەرگێڕانی کتێبە، بەڵام کەرەنتینەی ناوماڵ دەرفەتی لەم ماوەیەدا زیاتر بۆ ڕەخساند و دوو کتێبی بەناوەکانی کتێبی سیاسەت، ڕاوەی هیزرا مەزنەکان بە زمانێکی سادە و کتێبی لۆلیتای وەرگێڕایە سەرزمانی کوردی. من پێش ئەو ماوەی هاتنی سەرهەڵدانی کۆڕۆنا چواربەرگی شەڕ و ئاشتی تۆلستۆی کە یەکێکە لە شاکارە گەورەکانی جیهان ئەوم وەرجێڕا بۆ سەر زمانی کوردی و چەند ڕۆژێک پێش هاوێرکرانمان لە ماڵەوە دەستمدا تەرجمەی ڕۆمانی لۆلیتا کە یەکێکە لە شاکارە ئەدەبیەکانی جیهانی نووسەری بەڕەچەڵک ڕووسی ڤلادیمیر ناباکۆفە، ڕۆمانێکی زۆر گەورەی و فیلمی سینماییشی لێ دروست کراوە، بزانم 2 جار کراوەتە فیلمی سینمای لێ بەرهەمهێنراوە. ئەوە 400 لاپەڕە بوو لە قۆناغی یەکەمی کۆڕۆنادا کە قۆناغەت سڕەکەی بوو، ئەوەم تەواو کرد. ئێستاوە لە پێداچوونەوەیە پێم گرنگ بوو ئەو ڕۆمانە لەباری فۆرمەوە
ئەزمونێکی گرینگە کە خوێنەری کورد بە تایبەتی نووسەری کورد بیخوێننەوە، چونکە ئێمە پێویستمان بە وەرگرتنی ئەزمموی نووسەرە سەرکەوتوەکانی جیهانە بۆی کە ئێمەش بنووسین، بۆی کە ئێمەش بەرهەمی باشمان هەبێ. دوای ئەو لەسەر داوای وەشانگەی ئەحمەدی خانی لە سۆران، من ئەم کتێبە کە کتێبی سیاست ڕاوەی هزرە مەزنەکان، هزرە گەورەکان، هزرە سیاسێ گەورەکانە بە زمانێکی سادا، ئەوە لە پێش سوقراتەوە هەتا ئەم سەردەمە، ینی هەتا 2007 و 8 و ئەوانە باسی هزری فەیلسوفەکان دەکات بەرامبەر دەسەڵات و شێوازەکانی حکومڕانی و هۆکارەکانی ڕووخانی حکومڕانیەکان، هۆکاری هەرەسێنانەکان، ئاوردانەوە لەلایەنە خراپەکانی دەسەڵاتداری و تیشک خستنە سەر ئەو خاڵانەی کە دەبنە هۆی سەرکەوتنی دەسەڵات و دەسەڵاتدارەکان لە ئاسی جیهان و قۆناغ بە قۆناغیش باسی ئەزمونە سیاسیەکانی جیهان، شۆڕشە مەزنەکانی جیهان، وەکو شۆڕشی فەڕەنسا و شۆڕشی 1970 رووسیا، وەکو سربەخۆیی ئەمریکا، دۆزرانەوەی ئەمریکا، سربەخۆیی ئەمریکا، جارنامەی گەردوونی مافی مرۆڤ و هەموو ئەو شانە ئاوڕیان لێ دەداتەوە. ئەوە بۆ هەم بۆ ئەو کەسانەی کە لە زانکۆکان دەخوێنن کتێبێکی گرنگەوە، هەم بۆ ئەو کەسانەی کە کاری سیاسی بەکردەوە کاری سیاسی دەکەن، زۆر لایەنی ڕوون کردوێتەوە کتێبێکی زۆر پێویستە. لە مانگی ڕەمەزاندا دراما تەلەڤیزیۆنیەکان بینەرێکی زۆریان هەیە. لەم بڕگەیەدا خاتونێکی سینەماکار و ئەکتەر میوانی ئێمە دەبێت کە لەم مانگەدا لە تەلەڤیزیۆنە عەرەبیەکان و کوردیەکانیش ڕۆڵی هەیە. شایی نەجار لە ساڵی 1993 لە سلێمانی لەدایک بووە. لە تەمەنی 4 ساڵیەوە لەسەر تەختەی شانۆ ڕۆڵی بینیوە. یەکەم ڕۆڵی وەکو چۆلەکەیەک بووە. ئێستا ئەو چۆلەکەیە بەرەو لووتکە دەفڕێ. من شای ڕەزا خدر لە 1970 چوومەتە لانەی مناڵان و بەشدار بووم. هەڵبەت براکەم دەستی گرتوم بردوومێتە ئەوە. سەرەتا چوومە کۆرسی گۆرانیەوە، دواتر دەوری چۆلەکەم بینی بۆ یەکەم جار چوومە سەر ستیج، بەردەوام بووم هەتا ئێستا. لە کۆرسی گۆرانیا بووم، دواتر یەکەم کورتە فیلمم لەگەڵ خوا لە خۆش بوو ڕەحیمی زەبیحی بوو، بەڵام بە ساڵ لە یادم نییە. ئەو کاتە لە کازیوەی سەرشەقام بووم، لەوێ پرۆڤەی سەمای بالیەمە کرد و هاتن ئەکتەریان هەڵبژارد، بە خۆشحاڵی و توانی بەشدارم لەو کورتە فیلمیا و تا ئێستا دەلیلەکەی ماوە. هونەر وەکو ئاوێک وایە کە بنەکەی لیتە بێ، ڕاتەکێشێتە ناوە، ناتوانیت بێتەوە دەرەوە ئەگەر خۆت نەتەوێ. بەرزترە بێ سەڵدرێکانە من شنتم. کاتێک کە تۆ ئیشی هونەریەکەی گرنگە کە بتوانی جێگەی خۆ بکەیتەوە لە زۆر ئیشی جیاوازە، هەموو بەشەکان تاقی بکەیتەوە، مەرج نییە تاقی بکەیتەوە، بەڵام بۆ ئەزمموی خۆ گرنگە، بۆ سیڤی خۆت گرنگە، وەکۆی کە بەر خەڵکی تازە ئەکەوی، بەر دەرهێنەر و ئەکتەری تازە ئەکەوی و بابەتێکی تر غێری کوردی تۆ ئەزانی لە دنیای کللتوریکی تراچیە گوزەرێ. درامای واحد زائد واحد کە ئێستا لە پەخشایە بە خۆشحاڵیەوە درامایکی عێراقیە، تەنها 3 کورد بەشدارەتە، یەکێک لەوانە منم، کاک غەفور، کاک ڕەوشتی بەڕێز بەشدارن لەو درامایە و شەوانە نمایشەکرێت. بەڕاستی کاتێک ئەبینیتەوە لەسەر تیڤیەکان کە دوو ئیش پەخشەکرێ لە یەک کاتە و ئەبێتە جێ ڕەزامەندی بینەرێکی زۆر
مەرج نییە هەمووی لێو ڕازی بێ چکە تۆ ئیش بۆ ناکەی کە هەمووی لێو ڕازی بێ و کاتێک هەمووی لێو ڕازی بوو هەڵبەت تۆ خەلەلێکە هەیە ئەبێ پێشنیاریش هەبێ ڕەخنەشە بێ و بەردەوامیش قسەی لەسەر کرێ بەڵام بۆ شایی ئەزمونێکی زۆر جیاواز بوو زۆر تازە بوو پێم خۆشە لە داهاتوە گەر دەرفەت ڕەخسا بتوانم لە ئیشی تریشا بەشدار بم جەماعەت بۆ پێکەنی لە پشتی کامێرە یعنی بەتەبیعیم توانێت لە یەکتری تێبگەین لە قسەکردنا بەڵام ئەچوومە بەر کامێرە ئەوان نواندنم کردای بە زمانێکی تر تۆزێ زەحمەت بوو بەڵام زۆر یارمەتیان نام دەرهێنەر کاک جەمال زۆر یارمەتیە. کۆمەڵگەی ئێمە پڕە لە چیرۆک پڕ لە چیرۆک تۆ ئەگەر هەر چیرۆکێکی هەڵبژێریت و ئیشی تیا بکەی لەوانەیە سەدان ئەڵقە بڕوات بەڵام مەرج نیە تۆ هەر ئیشێکە بکرد لەگەڵ تا بگونجێت و بۆ نمونە ڕنگانە و ژیانی خۆت بێ چونکە تۆ ئەکتەری نواندنی کەسایەتێکی تر ئەەکەی و پێویستە ئەو مەرجانی کە لە ئەکتەرا هەیە و ئەبێت بیکات تۆ بتوانی بیکەیت باسیەوە ناکەم کە تۆ خۆی حەزی بە ئیشێک نییە حەزی بە دەورێک نییە ئەوە شتێکی ترە بەڵام گەر دەورێک لەگەڵ دەموچاو و هەستی توە گونجاوە توانی و ئیشی تیا بکەی ئەبێ بیکەیت و وەکوتە مەرج نییە ڕنگانە و ژیانی خۆ بێ. نووسەر و لێکۆڵەر فیرازباران لە حەزی خوێندنەوە و نووسینەوە دەستی پێکردووە تاوەکو دۆزی کورد و کولتوری کوردەواری بۆ تا هەوێنی لێکۆڵینەوەکانی و هەوڵی کۆکردنەوەی دۆکیومنت و بە بەڵگەکردنی مێژووی کوردانی عەلەوی لە چل لێکۆڵینەوەدا دەخاتە ڕوو. خاوەنی 9 کتێبی چاپکراوە و یەکێکیشیان ئامادەیە بۆ چاپکردن. من نویسی hez dikir yani nivîskariyê hez dikir, xwendinê hez dikir. Hin tiştî min cem xwe dinivîsandin. Lê piştî ku ez bibûm rojnamevan, profesyonelî ev kara ez hîn bûm. Piştî wê jî min dît ku li ser Kurd û Kurdistanê doküment yani gelek kemin yani de hezaran gundên me nehatine nivîsandin. Çîrokên wan gundan nehatine nivîsandin. Em Kurd gelek dewlemendin, 11-12 dînê me hene. Yani vî alîda em gelek dewlemendin lê gelek tiştê me jî nehatiye nivîsandin. Ez xwe bi Kurdekî Alevî me min heta niha çi lêkolîn kir ziyaretên Aleviyan, ocağên Aleviyan yani em dikarin bêjin bi giştî nêzî hezar ziyaret û ciyên pîroz yê Kurdan min nivîsandin yani heta niha. Heta niha neh kitêbê min derketin dedo Kirmancî haft Tirkî ne
لێکۆلینن لەسەر کورد و کوردستانی نهاژی ئێز لەسەر زیارەتێن دەرسیمێ دەخەبتم ez bawerim demek nêzda ew kitêbçî bigêje destê xwendewanan. لە دوا بڕگەدا هونەرمەندی کوردی فەیلی نەسیر شەممە میوانی ئێمە دەبێت. باس لە پارچە میوزیکی نێرگزی شارەکان دەکات کە بۆ شارەکانی کوردستان بەرهەمی هێناوە. ئەم پارچە میوزیکە تایبەتە بە کارەساتی ئەنفال و پێشکەشی ڕۆحی پاکی ئەنفالکراوانی دەکات. ئەو دەڵێت لە هەبوو ئەلبومەکانمدا ڕۆحیەتی میوزیکی کوردی هەست پێ دەکرێت چونکە ئەو ڕۆحیەتە هیوا دەبەخشێتە مرۆڤ. اليوم قررت أن أعزف مدن النرجس. ئەمڕۆ من بڕیارمدا پارچە میوزیکی شارەکانی گوڵە نێرگس بژەنم کە شارەکانی کوردستانە. ئەم پارچە میوزیکیان پێشتر لە قەڵای هەولێر پێشکەش کردووە و وەک چۆن بەڵێنم بە هاوڕێ کوردەکانمدا بوو لە چەند وڵاتێکی جیاواز دەیژەنم و ئێستا لە بەرلینین بەڵام بەردەوام دەبم. لەو باوەڕەدام بە هەبوونی ڕتمی کوردی کەشێکی میوزیکی کوردەواری و ڕۆحیەتی کوردی لە میوزیکیدا دەتوانێت هیوایەکی نوێ ببەخشین. ئەنفال کارەساتێکی گەورە بوو بە سەر مرۆڤایەتی داهات. هەر بۆیە ئامادەکردنی بەرهەمێکی میوزیکی تایبەت بە ئەنفال زۆر پێویست و گرنگ بوو تا بە هەموو جیهاندا بڵاو بێتەوە. پارچە میوزیکەکە تەنها بۆ ئیدانەکردنی ئەو کارەساتە نییە بەڵکو بۆ پیرۆزکردنی ڕۆحی شەهیدان و بێسەر و شوێنەکانی کوردستانیشە. هەموو ئەو کەسانەی بوونە قوربانی سیاسەت و یاری دەوڵەتەکان. هەر لەبەر ئەوەیە ئێمە لە هەموو ئاهەنگێکدا یادێک بۆ ئەوان دەکەینەوە و سەرکۆنەی هەموو ئەو کەس و لایەنانە دەکەین کە بەشدار بوون لە تاوانێکی ئاوا گەورەدا و بووە هۆی لە دەستچوونی ڕۆحی مرۆڤی بێگوناح. هزر و بیری هیچ مرۆڤێکی یاسایی لەم کاتەدا ناتوانێت لی تێبگات. هذه أيضا قصة أخرى كعندي في كل بنزيكي لا همو ألبوم ميوزيكي كان ما سودم لا كلتوري ميوزيكي دولمندي كردي ورقرتوا أو جورا وجوري لا ميوزيكي كردي داهيا أو هستا برازاري لا غورانيو ميوزيكو مقامكانيان هي وام لێ دەکات لە هەموو ئەلبومەکانمە لە ساڵی 1994ەوە کە یەکەم بەرهەمم بوو تا ئەمڕۆ لە ئاهەنگەکان و ئەلبومەکانمدا کارێک دەکەم کە زمان حاڵی کولتوری کوردی بێت، کولتورێک کە هەمووان دەبێت سوودی لێ ببینن.